ڕمبەی نەبوو گوتیان ڕمبەی هاتێ بەس جۆم لێ نەبوو. بەڵێ دیارە بەرەبانی ئەمڕۆ ئاگرێکی گەورە لە یەکێک لە کارگەکان لە شاری هەولێر لە کۆمەلگای پیزین کەوتەوە بە پێی زانیاریەکان ئەم ئاگرا لە کارگەیەکی جبس کەوتۆتەوە. جا من ئێستا وڵەدەم زانیاری زیاتر وەرگرم لە شاید حاڵی شوێنەکە. سڵاوت لەبێ مامەجان، سڵاوت دەبێت بەڕێستان کاتژمێر چەند ئاگادار کرانەوە یان زانیتان کە ئاگر هەیەەوە چۆن کوڕەکەت ئاگادار کردەوە؟ بەخۆی نازانین ئەو کاتی کوڕەکەم لێرێ خۆی هیچ دەکات سعات 5:30 گوتی بابە ئێرە ئاگریت بەس ئەمەلەکان گوتیان نە کەس دەچوو بە ژوور لە خوارێ ڕائاگری کرد. نازانن هۆکارەکە ڕمبەی نەبوو گوتیان ڕمبەی هاتێ بەس جۆم لێ نەبوو ماروان دوورە ئەمە. لە کاتژمێر چەند ئاگرەکە بوو ئەوە دەرێ 5:30 بەری باشە زەرەر و زیانەکانی چینەوە لە خۆی بەزیاد بێن نەفەرەکانی زیان لێ نهاتیان. باشە مادی هەیە ژیانی مادی هەیە. ئەم کارگەی لە مێژە لێرە هەیە ماما؟ بەرێ لە مێژاریوە ئەدەسنا گوتیان دەگۆستنەوە بە نزێیەشیت کەویشمان گۆستەوە هەتا ئێستاکە هەر نزیک خۆت. تیمەکانی بەرگری شارستانی زوو گەیشتێن تیمەکان زوو گەیشتن الحەمدولێ لە خوای بەزیاد بی زوو گەیشتن تاکو ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە ناوەڵ هێشتا ماوە ئینشاءڵڵا کۆنتڕۆڵ دەکرێت بەعەوڵ قووەتی خودای. هیچ زەرەر و زیان بە دەوروبەری کارگەکە نەگەیشت بە ماڵەکان کە لە نزانە لە خوای بەزیاد هیچ لەگۆڕێ هیچ لەگۆڕێ چاوی بەخێر بێسەر هەردوو چاوە سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە هەیە ئاگرەکە تاوەکو ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە بۆ پێی لە کاتژمێر 5 ئاگرە کەوتوتەوە و زەرەرە و زیانێکی زۆری مادی هەیە هەرچەند نازانرێت لە ڕووی خەمڵاندنەوە لە ڕووی مادیەوە چەندە بەڵام خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نییە. تیمەکانی بەرگری شارستانی توانی بڵێن زیاتر لە چەند تیمە کە بە بەردەوامی بەشدارن لە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە بەڵام ئەوەی کە هەیە تاکو ئێستا ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە.